قۆناغێکی دیکەی کۆبوونەوەکان بۆ چارەسەرکردنی کێشەی یاسایی و سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان دەستی پێکردەوە. پارتی بە سەرۆکایەتی سکرتێری مەکتەبی سیاسی حزبەکەی سەردانی لایەنەکان دەکات. بۆ مەبەستەش لەگەڵ حزبی شووعی کوردستان کۆبوونەوە. بە هەموو لایەنە سیاسیەکان بە ئێمەشەوە بیر و بۆچوونی خۆیان میکانیزمی خۆیان پێشکەشی پارتی بکەن بۆی بتوان هەموو لایەنەکان پێکەوە لە ئاخیرە بتوان میکانیزمە دروستکەن و ئەم دەست پێشخێرە بێ بە پرۆژەیەک ئەم پرۆژەیە تابعێکی کوردستانی سەراسەری. دوای کۆبوونەوەیان لەگەڵ حزبی شووعی وەفدەکەی پارتی سەردانی حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانیان کردو لەگەڵ محەممەدی حاجی مەحموود کۆبوونەوە. سکرتێری مەکتەبی سیاسی پارتی لە لێدوانێکدا ئەوەی ئاشکرا کرد پرۆژەی تاگلایەنانیان نییە، بەڵکو و بیرروبۆچوونی لایەنەکان کۆ دەکەنەوە بۆ ئەوەی سەرجەم بۆچوونەکان لە پرۆژەیەکدا کۆ بکرێنەوە و پرۆژەیەکی گشتگیری لێ پێکبێنرێت. باسی ئەوە کرا ئەو چۆن ئێمە بتوانین میکانیزمی بدۆزینەوە، چۆن چارەسەرێکی بۆ بکەین. ئێمە ڕای بۆچوونی خۆمانمان هەموو داونەتێت دەکیل هەموو حیزبەکان ڕاوبۆچوونی خۆیانیان دەنێ و هەموو لایەنەکانە بینن کە بتوانین هەمومان کۆبینەوە، چونکە خۆت ناکرێت تۆ هەر لە دوورەوە کەس لە مخاڵی خۆی و لە مخەڕی خۆی ناتوانێت چارەسەری کێشەکان بکە. ئەبێ هەمومان لە دەوری مێزێک کۆبینەوە بۆی میکانیزمێکی مشتەرەک پێکەوە دابنین بۆ چارەسەری. وەفدەکەی پارتی بۆ وەرگرتنی ڕاوبۆچوونی لایەنەکانی دیکەش سەردانی هەریەک لە پارتی کرێکاران و ڕەنزدەران و زەحمەت کێشانیان کرد. بڕیاری ژوایە لە ڕۆژانی داهاتوودا لەگەڵ هەریەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و لایەنە مەسیحیەکان کۆبووبنەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.